شانۆی ڕۆمانی لە هەواری شار جیال لە بۆنە هونەریەکان بۆ بۆنەی وەرزشیش بەکاردێ. ئەکادیمیایەکی کاراتی لە شاری سلێمانی لە سێهەمین ساڵیادانا چوونە ئەوێ و بە ژمارەیەکی زۆری فێرخوازان لەوێ مەراسیمەکەیان ئەنجامدا و هەروەها بڕوانامە و پشتێنیشان پێبەخشرا. لە هەواری شار سێمین ساڵیادی ئەکادیمیای کاراتی شڤان عوسمانی پاڵەوان بەڕێوەچوو. بەو بۆنێەوە ئەکادیمیای کاراتی شڤان عوسمان هەڵسا بە ئەنجامدانی مەراسیمەکەش لە شانۆی ڕۆمانی بەڕێوەچوو کە پێدانەوەی بڕوانەمە و پشتێنی فێرخوازەکانیان کە توانیوانە سەرکەوتوانە بە ئاستێکی زۆر بەرز بە تاقیکردنەوەی پشتێن گۆڕین دەربچن. هەروەها پێدانی خەڵاتی تایبەت بۆ یاریزانە پێشکەوتەکانیان کە ساڵی 2023 توانیوانە لە پاڵەوانێتیەکان ئەنجامی باش بەدەستبێنن وە لە ملکردنی مەدالیای ڕێز بۆ ئەو فێرخوازانەی ساڵی پێشوو توانیان ڕاهێنانی کاراتی بکەن و لە خوێندنەکەشیاندا نمرەی بەرز بەدەستبێنن.